بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست ڕۆژی 8 مارس وەکو ڕۆژی گیانی ژنان لەلایەن ڕێکخراوی نەتەوەی یەکگرتووەکان ناسێنرا و ناساندی ئەم ڕۆژە لەوە سەرچاوی کردو کە لە ساڵی 1856 کۆمەڵێک ژن لە نیوەرەک لە کارگەیەکی قوماش دژی کەمی کرەی کارکردن و زیادی کاتەکانی کارکردن گرت بوونەوە لە ساڵی 1970 نەتەوەی یەکگرتووەکان 8 مارسی وەکو ڕۆژی جیهانی ژنان ناساندووە. ئەم شەو لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر کێشەکانی ژنان دەکەین لە هەرێمی کوردستان و چۆن توندوتیژیری ژنان لە هەرێمی کوردستان کەم دەکرێتەوە بە میواندەرێک لە بەڕێزان سەبری غەفار ئەندامی پەرلەمانی کوردستان لە ستۆدیۆی سەرەکی هەروە لە هەولێرەوە قومریە بەرزەنجی سکرتێری ڕێکخراوی هوشکانی ئیسلامی کوردستان. سوپاس بۆ ئامادەبوونتان. سەبری خەنەگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بە دیاریکراوی دیاریکردنی 8 مارس دەرەنجامی چییە؟ دەرەنجامی بڵین ئەو نادادیە کە لە وڵاتانی ڕۆژاوە بەرامبەر بە ژنان دەکرێت؟ بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سپاس بۆ جەنابتان. لێرەوە ئەگەرچی 8 مارس جەژن نییە تا پیرۆزبایی لە ژنان بکەین بەزێ ماڵین 8 مارس هەموو ساڵێکی 8 مارس ببێتە ویزگەیەکی بەخۆداچوونەوە و دروستکردنی گۆڕانکاری لەسەر جەم جومگەکانی هەم لە دەستەڵاتە هەم لە ژنان خۆیانە هەم لە پیاوان کە وەکو ڕەگەزێکی بەرامبەرمان هەم ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بە تایبەتی ڕێکخراوەکانی ژنان بین پێکەوە بزانین ئەوەی کە بوویە هۆکاری دیاریکردنی 8 مارس وەکو بنەمایەکی نادادی نایەکسانی تێڕوانینێکی نامرۆڤانە بۆ ژن ئێمە ئەتوانین چی بکەین بۆ ئەوەی ساڵ بە ساڵ بڕێک لەو خەم و لەو گرفت و لەو نادادیانی کە بەرامبەر بەم ڕەگەزە ئەکرێ بەرەو کەمبوونەوەی بەرین و دوجار ئەم دوو تاکەی کە پیا و ژنن ببنە ڕۆڵێکی تەواوکەری یەکتر و بتوانن ئەو ئەدای ئەرکە مرۆڤبوونیان لەسەر زەویا پیان سپێراوە کە بەڕاستی ئێمە هەریەکەمان وەکو مرۆڤێک ئەرکمان پێ سپێراوە کەسی لەسەر خۆی گەورە حتا سێری خیتابی قورئانی کە ئیلا لە هەندێک شوێنی تایبەتمەندا نەبێت ئاماژە نە بە ژنەکات نە بە پیاوەکە بەڵکو بە یەک دەستەواژە هەردووکمان بانگەکە یا ئەیوهە الناس یا ئەیوهە الذین ئامەنوا حتا لە زۆربەی شوێنەکانی شار ڕیجال بە معنای هەردووکمان دێت کەواتە بە پەیامی ئاسمانی خوای گەورە مەبەستی نەبووە بە هیچ جۆرێ جیاکاری لە بینی ئەم دوو ڕێگەزا بکە حتا ئەگەر بە مستەلاح و زاراوەی سەردەمی بێ زۆربەی خیتابە قورئانەکان خیتابێکی جەندەریە یعنی یەک مستەلاح بەکارهێنێ بۆ هەردوو ڕێگەز بۆی بڵێ ئێوە جیاوازیتان نییە ئێوە هەردووکتان ئینسانن و بۆ یەک ئەرکمان ناردوون بۆ سەرزەوی کێتان توانی ئین ئەکرەمەکم عند الله یەتقاکم کێتان بەقوتر بوو کێتان کاراتر بوو کێتان شیاوتر بوو ڕۆڵی کاریگەری خۆی بینی ئێمە لەسەر ئەمە پاداشتانێنەوە لەسەر ئەمەش حسابووی کتابتان لەگەڵاکەین کەواتە دوجار ئەمە بۆ دروست بوو لەکوێوە سەرچاوی گرتووە حەقوای ئێمە دیراسەیەکی ئەمە بکەین و ساڵ بە ساڵ بین بزانین ئەم خاڵە لاوازانە بوونە هۆکاری ئەمە چۆن ئەتوانین چارەسەری بکەین هەتا ئەم دوو ڕەگەزە بە چەمکی لێگەیشتن بگەن بە ترۆپکی ئاسوودەی و بەختەوەری و گەیشتن بە باڵاترین بەهای مرۆڤ بوونیان لەسەر زەویە. بەس بڵین ئەو نادادی کە بەرامبەر بە ئافرەت دروست و لە کۆمەڵگە ڕۆژاویەکان سەری هەڵداوە بۆ نمونە ئەوەی کە 1856 کەم یادە بڵێ کرا بە یادێکی جیانی ئەو کە ژنان دژی مەسەلەن زۆری کاتەکانی کارکردن کەمی کرێ کارکردن ناڕەزایەتی و خۆپیشاندنیان ئەنجامدانی ئەم یادە بەرەنجامی ئەو ستەمەیە کە وڵاتانی ڕۆژاوە لە چینی بڵین ئافرەتیان کردو؟ بەدڵنیایەوە ینی دنیای مرۆڤایەتی ئەگەر سەیریکە هەر قۆناغە و هەر سەردەم و هەر شارستانیەتێک پڕیەتی لە جۆری زوڵم و ستەم و چەوساندنەوە بەرامبەر بە ژنان ینی وەختێ ئینسان لەو چەمکە حەقیقی کە بۆی هاتووە لایدا حتى ئەگەر بێت و لەو پەیامەی کە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم لە سەردەمی خۆیان پیادەی کردووە وردە وردە لە دوای ئەوەوە لەو تێڕوانینانە تێڕوانین بووەتە تێڕوانینی هێز و کارایی
کێ ڕۆڵی هێزی زۆرتر لەلایە کێ توانای زۆرتری هەیە بۆ جوڵە ئەمە کراوەتە پێوەر بۆ قەدردانان ڕێزدانان شیاوێتیدان بەو کەسانە لە هەموو سەردەمەکانە و حەزارەتەکانە جۆرێک لە جۆرەکان و وەپی سەردەمەکە زوڵم بووە یەیتە ڕۆژ ئاوا بەداخەوە حتا ئێستا کە هاتم سەرقاڵی سیرکردنی ڕوودا هین بووم راپۆرتێکی ڕوودا و بووم لە ئەڵمانیا بە بۆنەی 8 مارسەوە یعنی بەڕاستی اینجا ئەزانی هێشتر بەم سەردەمەش کە سەردەمی شارستانیەت و پێشکەوتن و تەکنۆلۆژیا و مافی مرۆڤ و ئەمانەیە پێگەی ئافرەت چەند لاوازە ئافرەت هێشتن چەند بێبەها مامەڵەی لەگەڵاکرێ بە سەدان ژن لەسەر ئەو شەقامە لە جەستەی خۆیان ئەفرۆشن بۆ ئەوی دوو فلسیان پێ بکرێت و مناڵەکانی پێ بەخێو بکە یا خۆی پێ بەخێو بکە یعنی کەرامەتی ژنێک هێندە هاتبێتە خوارەوە وەکو بازاری پێەکەن بە جەستەیەوە بازرگانی ئەکرێ لە وڵاتێکی شاب دنیایەک مافی مرۆڤ تێیدا پارێزراوە لەوە چێگەر بڵێ نێسە بڵێ ڕەغبەی خۆی بێ بەڵام زۆربەی چاوپێکەوتنەکان ئەڵێ ناچارم بژێویم نییە ناچارم نازانم چۆن بژیم شوێنی ژیانم نییە کەواتە ئەمە هێشتر بەهای مرۆڤبوونی بۆ نەگەڕاوەتەوە ئەگەر ئەو ڕێزە تایبەتی کە ئێمە دایم ئەڵین ئەگەر بێت و پەیامی ئاسمانی وەکو خۆی بەرجەستە بکرێ پێش هەموو کەسێ ژنان ئاسوودە ئەبن بەختەوەر ئەبن ڕێز و کەرامەتی تەواویان بۆ ئەگەڕێتەوە چونکە لەکوێی دنیاە هەیە ئافرە دەبێ بە فرۆشتنی جەستەی خۆی اینجا بتوانێت قوتێ بۆ ژیانی پەیاکە ئەگەر بینە ناو ئەم پەیامەوە لای باوکێتی واجبە لەسەر باوکی بە جوانترین شێوە بەخێوی کات و پەروەردەیکە ئەگەر باوکی نییە برایەتی واجبە لەسەری ئەگەر برانیە هاوسەرێتی واجبە لەسەر ینی ئەم ئافرەتە ئەبێ هەر کەسە لەمانە ئەگەر خۆیشی نەیتوانی کە ئێستا لەبری ئەوەی لەویا مزئهی نەکرێ فرۆشتن بە جەستەیانەوە ئەکرێ بۆ ناتوانرێ فێری میهنەیە بکرێن بۆ ناتوانرێ لە شەریکە و مەعەمەل و شوێنێکە بخرێنەگەڕ ئیلا هەر ئەوەیە هێشتر ئەو چەمکی سوکایەتیە بەژن لایەزال هەتا ئێستش لە دنیای ڕۆژئاواش و لە زۆربەی شوێنەکانە پەرەی پێدرێت و ئامادەیی هەیە. سپاس دەکەم دەتەگرم بۆ لای بەڕێست خۆمری خان بەڕێز شتە بەخێر بێ سوپاس بۆ ئامادەبوونتان ئەگەر هەر بە کورتیش بێ سەبارەت بە تێڕوانی نیایینی پیرۆزی ئیسلام بۆ ئافرەت و مافەکانی ئافرەت چییە؟ چکە ڕەنگە مەسەلەن 100 ساڵێک بێت وڵاتانی ڕۆژاوە وەکو مرۆڤ سەیری ئافرەتکەن بەز ئیسلام مەسەلەن 1400 ساڵەوە بەر هات مافی بە ئافرەت ئەگەر بە کورتی پوختەیەک سەبارەت بە تێڕوانی ئیسلام بۆ مافەکانی ژن. بەناوی خۆی گەورە و میهرەبان دەستخۆشیەوە بەرنامەیەتان لێ دەکەم. دیارە هەروەک خات و سەبریە باسی کرد سڵاو ڕێزم بۆ خات و سەبری هاوڕێشم لە ڕاستیە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا بە ماف و بەهادراوە بە ئافرەت لە سەردەمانێکە کە سەردەمی جاهلی بوو و لە ناو ئەقوام و میلەلی پێش هاتنی ئاینی پیرۆزی ئیسلام تەنانەت لە ناو عەرەبی جاهلیەتی ئەو سەردەمەدا بە کەمترین نرخ سەیری ئافرەت کراوە هەروەکو چۆن لە نێوان فارس و ڕۆم و عەجەمە بە هەمان شێوە بۆ لە ناو یۆنانیەکانە بە هەمان شێوە بە شێوەیەکی زۆر پلە نزم سەیری ئافرەت کراوە کاتی ئاینی پیرۆزی ئیسلام هات لە بەڕاستی بەهایدا بە ئافرەت پێگەیدا بە ئافرەت هەروەکو خولای هەمووان ئاشکرایە کە لە سەردەمی هاتنی ئاینی پیرۆزی ئیسلامدا کاتێکە پێغمبەر صلی الله علیه وسلم ڕیسالەی ئیلاهی بۆ دێت کاتێکە جبریل دێتە خوارەوە و ڕیسالەی پێغەمبەرایەتی پێدەدا یەکەم کەسێک کە باوەڕی پێهێنا بە پێغمبەر صلی الله علیه وسلم ئافرەت بوو و ئەو حەزرەتی محەممەدیش سەڵات و سەلامی خۆی لەسەر بێ ڕاز و نیازەکانی خۆی لای هاوسەرەکەی لای حەزرەتی خەدیجەت الکوبرا باسە کرد و لەسەر جەم قۆناغەکانی بانگەوازی ئیسلامیە کە بانگەوازی نهێنی و پاشان هیجرەت بۆ حەبەشە و هیجرەت بۆ مەدینە و پاشان لە جیهاد لە سوڵح
لە بەیعەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەشداری ئافرەت و ڕۆڵی ئافرەت زۆر بەرچاو بووە و کاتێک کە ئاینی پیرۆزی ئیسلام هات یەکەم تەعن کە لە عەرەبی جاهیلی گیرا ئەوە بوو کە ئەوانە کچانیان زیندە بەچاڵە کرد بئەی ذەنبی قوتیلەت بە چ گوناهێک بە چ تاوانێک ئافرەتان زینە بەچاڵ یا کچان زینە بەچاڵەکران ئەو تێڕوانینە هەڵەیەی کە بەرامبەر بە ئافرەت هەبوو وردە وەلانراو و لە دەستور و یاساکانی قورئانی پیرۆز و لە فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلمدا زۆر بە جوانی ئاماژە بە ڕۆڵ و گرنگی پێگەی ئافرەت ئەکرێت لە ژیانە و ژن و پیاو لە ساحەی ژیانە و لە حەیاتە تەواوکەری یەکترن هەر وەکەوەی کە لە ئەرکە گشتیەکانە کاتێک خۆی پەروەردگار باز لە ڕۆڵی ژن و ڕۆڵی پیاو دەکا وەکو یەک ئەو ئەرک و بەرپرسیارەتیە خاتە سەرشانیان کەمە ئەمر بە مەعروف و نەهی لە مونکەرە و تەنانەت لە قورئانی پیرۆزدا سوورەتێکی تەواو تەرخان کراوە بە سوورەتی نیسا کە سەرجەم ئەحکامەکانی زۆربەی ئەحکامەکانی ژیانی مرۆڤی تێدا جێبووەتەوە و دەستوری بەڕێوەبردننی ژیان بۆ مرۆڤ لە سوورەتی نیسا شوێنی خۆی کردوێتەوە پاشان سوورەتی حوجوڕاتمان هەیە کە ئەویش باز لە شوێنی نیشتەجێبوونی خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەکا لە سوورەتی نورە خۆی پەروەردگار باز لە بەراەتی حەزرەتی عایشە دەکا لە سوورەتی مجادلەدا جارێکی تر خۆی پەروەردگار دێت بەدەم داوای خەولەی کچی سەعلەبەوە کەواتە هەموو ئەمانە ئەوەمان پێ دەڵێن کە ئاینی پیرۆزی ئیسلام بایەخێکی زۆری داوە بە ئافرەت و هیچ جیاوازیەک لە ئەسڵی بوون لە ئەساسی بوونە لە بینی ژن و پیاودا نییە هەروەکو خۆی پەروەردگار کاتێکە وەصفی حیاتی زەوجی دەکات لە ناو خێزانە وەکو لیباس تەشبیهیانەکا بە یەک وەکو جلوبەرە وەکو داپۆشەر پیاو داپۆشەرە بۆ هەموو کەم و کوڕیەکانی ژنیش بە هەمان شێوە داپۆشەری هەموو کەم و کوڕیەکانی پیاوە و نیسا شەقائقی ڕیجالن یعنی لە سەرجەم کایەکانی ژیانە پشتیوان و هاوشانیانن پاشان خۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کۆتا حەجی ماڵاواییدا ئستەوصوا بالنساء خەیرا وەسیەتەکە کە بە ئومەتەکەی بە هاوڵەکانی بەوانەی کە شوێن پەیام و ڕیسالەتەکەی ئەو دەکەون کە بەردەوام بە باشترین شێوە مامەڵە لەگەڵ ئافرەتانە بکەن پاشان ڕیفقەن بیلقەواریر واتە ئەبێ زۆر بە نەرمونیانی مامەڵە لەگەڵ ئافرەتا بکرێ چونکە ئافرەتان ناسکن هەروەکو قەواریر وەکو شوشەیەکی زۆر ناسکوان هەموو ئەوانە تەوسیەن لەلایەن پەیامی ئیسلام و لەلایەن ئاینی پیرۆزی ئیسلامەوە بە مامەڵەکردن لەگەڵ ژن و ئەوەی کە ئافرەت کە هەروەکو ئاماژەتان پێدا کە لە سەدەی نۆزدەیەم و نۆزدەیەم بەدواوە لە زۆربەی وڵاتانی ئەوروپی هاتن کۆنگرە و کۆنفرانس یان بەس لەسەرەوەی کە ئایا ئافرەت مرۆڤە یا مرۆڤ نییە لە ساڵی 1970 لە فەڕەنسا ئافرەتان هاتن خۆپیشاندانیان کرد داوای نان و ئاشتیانە کرد بۆچی چونکە ئەوەندە ئەچەوسێنرانەوە ئەو نەستەمیان بەرامبەرەکرا کە داوایان ئەوە کرد کە وەکو ئینسانێک وەکو مرۆڤێک بافی ئەوەیان هەبێ کە تێر بن برسی نەکرێن و توندوتیژیان بەرامبەر نەکرێ دوای ئەو هەموو ڕەنج و ماندووبوونەی کە 8 مارسی بەدیهێناوە ئەوجا لە ساڵی 1975 نەتەوە یەکگرتووەکان باس لە دانانی ڕۆژێکە کا بە ناوی ڕۆژی جیهانی ئافرەتان کە ئێستش هەروەکو ئاماژەی پێکراوە زۆر لێکۆڵینەوە و توێژینەوەمان هەیە لەسەرەوەی کە لە ئێستاشە کە سەدەی 21ەکە
ئافرەتان لە سەرانسەری دنیا بەتایبەت لە ڕۆژ ئاوە بە خراپترین شێوە مامەڵەیان لەگەڵا دەکرێت و بۆ بەرژەوەندی سیاسی و بەرژەوەندی بازرگانی و لە خزمەتی سەرمایەدارانە بەکاردەهێنرێت. سپاس دەکەم. دواتر قسە لە سەرەوە دەکەین کە ڕەوشی ژنانیش لە کوردستان چۆنە و تونتیژەکان چین دەگرن مۆلای بەڕێزە. دواتر قۆمریخان سەبریخان ئەگەر بە کورتیش بێ سەبارەت بەوەی کە مثلەن مامەڵەکردنی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەگەڵ خێزانەکانی تا چەند سەرمەشقە بۆ هەموو مسلمانان لەوەی کە چۆن مامەڵە لەگەڵ مثلەن خێزان و خوشک و دایکیانە بکەن. اینجا مەسەلەی بەیاخی مێخ و پاداشتی بەخێوکردنی کچ لە ئاینی پیرۆزی ئیسلام ئەمە شەوەکو ڕێزدانێکی زۆرە بۆ چین توێژی ئافرەت. بەڵێ ئەڵبەتە وەکو قۆمریەخان ئاماژەی پێکرد سڵاوی تایبەتیم هەیە بۆ جەنابی وابزانام کوێ ناوردەکاری ئەو مەسەلانە. ئێمە ئەگەر جوان سێری سیرە بکەین کە حەقی خۆیمان نەیاوەتێ کەسمان و بە دیراسی ورد نەچوینەتە ناو هەنگاو بە هەنگاوی ئەو ڕۆژانی کە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم تی پەڕاندووە هەم لەگەڵ پیاوانە لەگەڵ ژنانە لەگەڵ مناڵانە ئەمانە هەمووی بە شێوازێکی کردداری ناگفتاری کە یەکێک لە دەردە هەرە گرنگە کاریگەر و ناباشەکانی ئێستا ئەوەیە ژنان گیرۆدەی دەستی گفتاری زرق و برق و ڕازاوەن بەڵام کردار حزوری نییە. حتا بە کۆمەڵگا موسڵمانەکانیشەوە بەداخەوە یعنی ئەتوانین بڵێن نەیانتوانیوە وێنایەکی جوانی کردداری سیرەی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم بێنن لە ناو خێزانەکانی خۆیانە بەرجەستەی بکەن. نەیانتوانیوە بە شێوازێکی حەقیقی ئەو تێڕوانینەی کە ئەو بۆی دروست بووە قەناعەت بووە. ئێمە لەبەردەم ئێستا ژنان گرفتێکی هەرە قورسین هەندێک شت واقع فەرزیەکە بەسەرا قەناعەت دروست نەبووە بۆی ئەوەی کە ئێستا ناچارە بنژن لە مەکانەتی سیاسیە هەیە لە هەندێک وەزیفە و کاری ترا هەیە سێرەکەی یاسایەکی سەرتاسەری و نێودەوڵەتی و ئەمانە هەیە شت فەرزەکە بەڵام بە ناچاری ئەو بەشداریە پێەکە نەبووەتە قەناعەت وەکو بڵێ ئەتوانێ ئەم ئیشانە بکە. دوجار شێوازی مامەڵە لەگەڵاکردنەکە ئەگەر بوو بە قەناعەت ئەم ژنە لە هەر شوێنێکا بێ ڕێزدارە خاوەنی ڕە و بۆچوونی خۆیەتی هەر ئێمە دەیان جاری کە ئاماژەمان پێ کردووە قابل بۆیە بە هەزاران جاری تریژ ئاماژەی پێ بکەین. ساناترین شت لە تێڕوانینە بۆ ڕەغبە بۆ ڕۆحیەت و تێشتەکانی ژن سیرەکەین پێغەمبەرمان صلی الله علیه وسلم هیچ شتێ خۆی فەرزی ناکا بەسەر خێزانەکانیە بەسەر ژنانی کۆمەڵگەکەیە بەڵکو هەر وەکو پیاوەکان بە ڕاوێژە بە مەشۆرت لەگەڵاکردنە بە وەرگرتنی ڕە و سەرنجی خۆیانە لەسەر مەسەلەکان لە ڕەهەندە کۆمەڵایەتیەکان بیهێنە. هیچ ئافرەتێک نابینی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر لە خێزانەکانی بێنێ بڵێ ئاوا بکە ئەمە وا بکە لەگەڵەوە شاکە پێغەمبەر و مافی ئەوەی بووە لە هەندێک جارا وەکو فەرمانێکی خوای فەرزیکە. بەڵام ڕەغبەی ئەو ژنانە کە خۆیان بتوانن تعبیر لە خۆیان بکەن گزارش لە شتەکانی خۆیان بکەن لە حەزەکانی خۆیان بکەن حتا سێرەکەین کە چۆن نەتوانی ئەوەنە خێزان پێکەوە کۆکاتەوە لەبەرەوەی وەکو ئینسانێک مامەڵەیان لەگەڵاکە کە بەداخەوە زۆر جار ئەمڕۆ لە هەموو دیوە جوانەکانی مامەڵەی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم لەگەڵ ژنا فەرامۆژەکرێ بەڵام لە خاڵێکە کە ئەشێ ڕەغبەی پیاوانی زۆر تیابێڵێ هاوەنە خێزانی هەبوو بەگەر هەر کەسە ڕوبعی ئەو بتوانێت بۆ دادپەروەری و مرۆڤ دۆستیە مامەڵە بکە وەڵڵاهی با هەموو پیاوانی کۆمەڵگەی ئێمەش چوار ژن بهێنێ یعنی ئەوەندە بە ئینسانی لەگەڵیانە جوڵاوەتەوە قبوڵی هەموو جۆرە هەڵچوون و هەڵوێست و دەربڕینێک و ناڕۆهینەکانی کردو کە ئێستا باس وەختی ئەومانیە بچینە سەر وردەکاری کەواتە بە کردار ویستویەتی ئەو نائەدالەتی کە لە سەردەمی جاهیلیەتا بووە بە کردار عەدالەتیان بۆ بگێڕێتەوە و بە کردار بەهای مرۆڤبوونیشیان بۆ بگێڕێتەوە بەوەی کە لە هەموو
لە کاری سیاسیە، لە کاری کۆمەڵایەتیە، لە کاری بازرگانیە. آخر پێغەمبەر صلی الله علیه وسلم ژنەکەی بازرگان بێ، ئەبێ ڕۆژانە لەگەڵ چەند پیاوە مامەڵەی کردبێ، لەگەڵ چەند کەسا قسە و گفتاری کردبێ، دەرگای بە ڕووی دانەخستووە مەمنوعە ناکرێ ئیتر تەواو خێزانی پێغەمبەرێکی و ئەبێ کەس نەتبینێ و لەگەڵ کەسان نەبی. نا مەجالی بووە. خێزانێکی تری بەردەوام لە جەنگایە و خەریکی تیمارە، ئەبێ لەگەڵ چەند سەحابایەکێکێکە ڕێوایەکە و حەدیثە گێڕێتەوە، ئەبێ لەگەڵ چەند کەسی ترا قسەی کردبێت و یعنی بۆ بێکەواتە بە تێڕوانینێکی مرۆڤانە کە مافی خۆیەتی بەپی تواناکانی خۆی لەو چوارچێوە شەرعیە تەندروستە دروستەی بۆی دیاریکراوە ڕۆڵی شایستەی خۆی ببینێ. ئەو موژدێش کە مەسەلەن بە خەڵک دراوە سەبارەت بە پەروەردەکردنی بڵین کچ، ئەمە شەر خۆی بۆ ئەتوانین ئێمە چۆنەڵێ دائیمەن حاڵەتێکی نایەکسانی دروستە بێ هەوڵێکی زۆر دروست بکرێ بۆ ئەوی جارێکی کە و یەکسانیە دروست بێ. مادەم لە سەردەمی جەهالەتە هێندە ژن وەکو مرۆڤ مامەڵی لەگەڵا نەکراوە، لە سەردەمی هاتنی پەیامی خوایە بۆ ئەوی ئەو حەقە بگێڕێتەوە کۆمەڵی تایبەتمەندی هێنا، وەکو قمبرێخان ئاماژەی بە هەندێشت کرد. ئەخیر وەسیەتی ئوصیکم بالنساء خێرا ڕفقا بالقواریر. اینجا هەر کەسێ بتوانێ سێ کچەڵێن ئەی پێغەمبەری خوا ئەی دوو کچ صلی الله علیه وسلم ئەفەرمێ دوو، ئەی کچێ ئەفەرمێ. یعنی ئەمە هەمووی بەها پێدانە، ئەمەی کە ئێوە ڕۆژگاری ئەتانەوێ زیندە بەچاڵی بکەن، بێمافی بکەن، ئەوەندە بەهای لای خۆی گەورە باڵا و گەورەیە ئەگەر ئێمە مامەڵێکی تەندروستی لەگەڵا باشە. بە کورتی وەڵامی پرسیارشم دەیتەوە دواتر بچینەوە لای قمبرێخان سەبارەت بەوەی کە ئێستا زۆر کار لەسەر جیاوازکردنی مەسەلەن جیاوازی ڕەگەزی دەکرێت. چەندێک پێویستمان بە دیدێکی مرۆڤایەتی هەیە، نەک دروستکردنی جیاوازی لە نێوان مەسەلەن ڕەگەزی نێر و مێ. بەڕاستی من لێرەوە پەیامم بۆ سەرجەم ژنان خوشکان ئافرەتانی ئەم کۆمەڵگەیەڵێم با ئیتر ئێمەش وازبێنی زۆر قسە لەکردن لەسەر ژن لەسەر ژن لەسەر ژن بین هەمومان باسی مرۆڤ بکەین. ئیتر ئەو کاتە هەمومانە چینەوە پێگەیەکی باڵا خۆ ئێمە هەر یەکەمان بە جۆرێک لە جۆرەکان چەساوی لە ناو کۆمەڵگا هەر بەهای ئینسانی بوون بەرەو لاوازبوونی تەواو چووە. بەڵام چییە بەشەکەی ئێمە زۆر وازەحتر و دیارتر و زەقترە. ئێمە بۆ ئەوەی گیانی لە یەکگەیشتن دروست بکەین. بۆ نمونە ئەگەر ئێمە توانیمان هەمومان پەیامی مرۆڤ بوون بێنین، قسە لەسەر ئەو ڕەهەندە بکەین، ئاشتەواییمان لەگەڵ باوک لەگەڵ برا لەگەڵ هاوسەر لەگەڵ پیاوانی هاوپیشە لەگەڵ هەموویا دروستە بێ، هەست بە گیانێکی ململانێ ناکەن. خۆزگە لەم هەشتی مارسە شاتەنها ژنانتان بانگ نەکردایە قسە بکەن. یعنی من حەز دەکەم لە کەناڵەکانەوە پیاوانیش بێن قسە بکەن لەسەر مەسەلەکانی ژنان. ئێمە قسە بکەین لەسەر ئەگەر نادادیەک هەبێ لەسەر ئەمڕۆ تیژی پێچ دوولایەنەش بەڵێ بەڵێ حتممە دروستە بێ. کاتێک کە تۆ ئێمە ئەڵێین دائیمەن ئەگەر هۆشیاری دروست بوو بۆ هەموو تاکەکان بە پیا و ژنەوە، ئەو کاتە ئەزانن هەریەکەیان ئەر کومافی کامەیە و ڕێزی بەرامبەر چۆن بگرێ، ئیتر پێویست بەوە ناکات زۆر باز لە ژن بکەین لە پیا بکەین. سپاس دەکەم. قمبرێخان سەبارەت بە ڕەوشی ژنان ئێستا چۆنە لە کوردستان ئەو بڵین ئەو خوێنەوانەی کێوەتە خۆ دیراسانێک کوردستانەوە کوڕێکراوێکی خوشکان بڵین ڕەوشی ژنان چیەوە دیارترین پێشێرکاریەکان کە چین کە لە کوردستانە بەرامبەر بە توێژی ئافرەتان ئەنجام دەدەین؟ لە ڕاستیە من ئەتوانم بڵێم لە کوردستان لە هەرێمی کوردستان و بە تایبەت لە هەر چوار پارچەی کوردستان ژنان لە سەدەیەک بەرەو دواوە چوون نەک بەرەو پێشەوە بچن، چونکە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووی کۆنی بەشداری ئافرەتان لە کوردستان لە کایەی سیاسی و کایەی ئابووری و کایەی زانستخوازی بە دڵنیاییەوە ئەچینە سەر دەوڵەت خانم کە لە ساڵی 1367 لە لۆڕستان پاشایەتی کردووە و دەوڵەتی بەڕێوە بردووە و پاشان ئەچینە سەر حەبسەخانی نەقیب و عادیلە خانم و لە قەرەفاتم کە لە ساڵی 1970 500 سواری هیدایەت سەرپەرشتی کردووە و توانیوێتی سەرلەشکریان بێت بۆ ئەوەی دیفاع لە کورد و کوردستان بکات. حەبسەخانی نەقیب لە ساڵی 1930
نامەی نردووە بۆ کۆمەڵی دەوڵەتان و کۆمەڵی گەلان بۆ ئەوەی پارێزگاری و دیفاع لە مافیگەلی کورد بکات. مێجرسۆن کە ڕۆژهەڵات ناسێکە لە ساڵی 1990دا باز لە عەدالەت و باز لە سیاسەت مەداری و باز لە هێز و توانای عادیلە خانم دەکات کە توانیوێتی ناوچەی شارە زور هەموو بەڕێوە بەرێ. کەواتە کاتێک کە سەیری سەدەیەک پێش ئێستەی ژنانی کورد دەکەین ئەزانین کە واقعی ئێستەی ژنی کورد زۆر پاشەکشەی کردووە لەو ئازایەتی و شەهامەتی و توانایی کە هەی بووە، چ لە بواری کاری سیاسی بووە، چ لە بواری کاری زانستخوازی کە هەر یەکە لەمانەت بۆ نمونە خانزادی میری سۆران توانی قوتابخانە و مزگەوت دروست بکات و کاتێک کە سولەیمان پاشا کۆچی دوایی دەکا ئەم دێت لە ناوچەی سۆران و هەریر ئەو خێڵانە بەڕێوە دەبات. مەستورە خانی ئەردەڵان لە توانوێتی لە ساڵی 1947 مێژووی ئەردەڵان بنووسێتەوە کە ئێستا لە رووسیا تەرجەمەکرا و کاری لەسەرەکرێ. کاتێک کە سەیری ئەوە دەکەین ئێمە لە کوردستان پێویستمان بە گەڕانەوەی عادیلە خانم و حەفسەخانی نەقیب و دەوڵەت خانم و قەرەفاتم و مەستورەی ئەردەڵانە. سیرەکەین ڕەوشی ژنان لێرەیە کورد کراوەتەوە لەسەر یەکسانی جەندەری یەکسانی ئەوە لە کاتێکە حکمەتی خوای پەروەردگار لەوەدایە بۆ بەردەوامی ژیان کە جیاوازی ڕەگەزی هەبێ و هەردوو ڕەگەز لە هەندێک ئەرک و بەرپرسیارەتی گشتیە یەکسان بن، بەڵام لە هەردووکیان بتوانن تایبەتمەندی خۆیان بپارێزن بۆ بەردەوامی پرۆسەی ژیان و بۆ بەردەوامی بەختەوەری و بۆ بەردەوامی ئاشتی کۆمەڵایەتی. کاتێک کە سەیری ڕەوشی ژنانەکەین بە تایبەت لەم 25 ساڵی دواییدا ڕاستە لەوانەیە نمونەیەکی نوخبەمان هەبێت کە گەشت بنە پلە و پایە و پۆستێک، بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر ئێمە بین سەیری داتا و ئامارەکان بکەین ئەوانەی کە لایەنە پەیوەندیدارەکانەوە بڵاو ئەکرێنەوە سەیرەکەین ڕێژەی کوشتن، خۆکوشتن، سووتان، خۆسووتاندن، تەنانەت بەداخەوە دەست درێژی سێکسی ڕۆژ بە ڕۆژ و ساڵ بە ساڵ ڕوو لە زیادبوونە. کاتێک کە شەوانە لە بەردەم کەناڵەکانی ڕاگەیاندنا دادەنیشی بەلایەنی کەمەوە شەوانە 1-2 حاڵەتی تونند و تیژی بەرامبەر بە ئافرەتان بڵاو ئەکرێتەوە ئەگەر زیاتریش نەبێ. تەنانەت تونند و تیژەکان گەشتێتەوە ئاستەی کە ئافرەت بە خۆی و مناڵیەوە ئەسووتێنرێت و دادگاکان هیچ بەدواداچوونێکیان نییە و یاسا و ئەنجومەنی دادوەری هەموو کەڕ و کوێرن لە ئاستی ئەو ناحەقی و تونند و تیژیانی بەرامبەر بە ئافرەتانەکرێ کە بەداخەوە لەم تازەیەشە ئاگادارمان لە هەندێک کەیسەکە ژنان یعنی تەمەنی تونند و تیژی بەرامبەریان خەریکە دابەزیوە، کچانی تەمەنی 4 ساڵ 5 ساڵ 7 ساڵ تونند و تیژی زۆر گەورە و نامرۆڤانەیان بەرامبەرەکرێ. کەواتە هەموو ئەمانە ئەومان پێ دەڵێ کە ڕەوشی ژنان لە هەرێمی کوردستان لەو پەڕی خراپیدایە و پێویستە هەموو لایەنەکان، ڕێکخراوەکانی ژنان، ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و دەوڵات، پەرلەمان، ئەنجومەنی دادوەری، ئەنجومەنی جێبەجێکردن بێنە سەرخەت لە خەمی ئەوەدا بن چۆن بتوانین ڕەوشی کۆمەڵگە بەگشتی و ڕەوشی ژنان بە تایبەتی تر بەرەو باشتر بەرین و بۆ ئەو کارە ساتانەی کە ڕووی لە خێزان تا کۆمەڵگەیە بەری پێ بگرین، نێڵین زیاتر لەوە قوڵ بێتەوە. بەڵێ سوپاس دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەکەڕێنەوە وڵاتە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەم و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە.
بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێکچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. ناونیشان سلێمانی، شەقامی مامۆستایان، نزیک شەقامی قەنات، تەلاری جاسەنا. 0 153 85 85. ئەم کوڕانەوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی پاریە حەزی لە چپسێنی نییە مینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. بشاری نینی تامێکی لە یاد نەکراو. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. جارێکی تر سەڵاوتان لەوێت بینەرانی بەڕست سەبری خان سەبارەت بەوەی کە پێدوای لە کوردستان حکومەت تەنگاوی ناوە بۆ کەمکردنەوەی تونند و تیژی دژی مەسەلەن ئافرەتانی یاخود ئەوەی کە تونند و تیژی خێزانیش کەم بێتەوە چۆن وا بکەین کەم تونند و تیژیانە کەم بێتەوە. بەڵێ وەکو خوشکی بەڕێزم ئاماژەی پێکرد قومریەخان بەداخەواڵین یعنی لە ناو کۆمەڵگەی کوردستانیە ڕاستە ئاستی وەشیاری ژنان گۆڕانکاری بەسەرا هاتووە. یعنی لە سەردەمانەکان کە باز لەو ڕەمزە باڵایانی ژنانەکرێ مێژ و تاماوە یعنی شانازی پێوە ئەکات سەردەمانێ بۆ ئەم هەموو دروشم و ئەم هەموو ڕێکخرا و ئەم هەموو هینە نەبوو جوڵەیە نەبوو هەر بە خۆڕسکی بۆ چونکە واقعی ئەم کوردستانە بەڕاستی واقعێکی تەندروست بووە بۆ گەشەی ژن. واقعێکی زۆرە توانین بڵین ئەو ڕەهەندە ئاینیە ڕۆڵی تیا بینیوە کە ژنانی ژۆک و پیاوان ئەتوانن بەشدار بن. بۆیە لە ئاستی عشیرەتێکە خێڵێکە ناوچەیەکە قوبوڵە کرێ ژنێک ڕئیسی عشیرەتە قوبوڵە کرێ ژنێک کە بتوانێ سەرپەرشتی ئەو هەموو پیاوە بکات و مەجلیس و دیوەخان ببا بەڕێوە. ئێمە ئێستا لەگەڵ بەرزبوون منەڵێم گەشەکردنی تا ڕادەیەکی باشی ڕۆشنبێری و هۆشیاری ژنان نەچوویە مەسلحەت و بەرژەوەندی خزمەتکردن بە ژنان. هێندەی حاڵەتێکی دژی دروست کرد لەلایەکەوە لەلایەکی تر بووینە قوربانی کێشەی سیاسی کۆمەڵایەتی ئابووری ئێستا هەرێمی کوردستانەوەی جەناب بە داماژەی پێەکەی لە هیچ ئەولەوێتێکیان نبینی مەسەلەی ژنانی کێبێ لە شتە ئامادەیەکان. یعنی بەداخەوە ئاڵێ مەگەر قەرار بۆیە لە ئەولەوێتی کاری بواە لە یادەکانە لە 25 نۆڤەمبەرە لە 8 مارسا ئەبایە دەیان پرۆژە پەردەی لەسەر لا بدرایەوە دەیان پرۆژهینە توێژینەوەی جۆر بە جۆر بکرایە لەسەر ڕەوشی ئافرەت لە هەرێمی کوردستانە تا چەندێ گۆڕانکاری بەسەرا هاتووە. ئێستا بڕۆ دۆسیەکان هەمووی بگەڕێ بزانە چ دیراساتێک لەسەر وەزعی ژن لە هەرێمی کوردستانە کراوە. هەر یەکێکە لەو حاڵەتانەی تر کە فەرامۆش کراون لە ناو ئەم هەرێمی کوردستانە. ئەگەر ئێمە دیراساتمان بواە دوای 25 ساڵ 26 ساڵ ئێستا ئەم هەرێمە ئەیتوانی پێگەی ئافرەت بباتە ئاستێک لە هەموو ڕەهەندەکانە کە ئەی بواە باسی خۆکوشتنی ژن بکرێ، ئەی بواە باسی سووداندن بکرایە، ئەی بواە باسی فەقیری و هەژاری ژنێک لەسەر جادە سوال بکە، ئەی بواە باسی لەشفرۆشی ژنێکی کورد بکرایە بەداخەوە کە ئێسەیەکێکە لە نەکبەتی و نەهامەتیەکان ڕووی کردوێتە ئەم کۆمەڵگەیە. کەواتە مەسەلەکە بەهاند وەرنەگیراوە پلانی نەبووە بۆ کەمکردنەوەی نایبینین خۆی ئەسڵ وایە دایمەن شت دەرئەنجامەکەی نیشانی ئەیات چ گۆڕانکاریەک لە واقعەکە ڕوویاوە
کە ئێستا ئێمە بەوردی دیراسی هەرێمی کوردستان بکەین جگە لەوەی کە ئاماژەم پێکرد خۆی بە فێتری و بە حەقیقی تێڕوانینەکان تا ڕادەیەکی باش لەگەڵ وڵاتانی ترا جیاوازە تێڕوانینی پیاوان بۆ ژنان و مامەڵی ئەم دوانە پێکەوە ئاسایی ترت مرۆڤبوونیان زیاتر بەهێزە وەکو پلان و استراتیژ و کارکردن نایبینین ئادێ بزانین وەزارەتی پەروەردە چی هەیە بۆ گێڕانەوە ئێو بەهایە چ شتێکی هێناوەتە ناو منهەجی خوێندنەوە ئادێ بزانین تەندروستی چ شتێکی تایبەتی کردووە بۆ ئەو کێشە تەندروستیانەی ڕووەکاتە ژن ئادێ کاروباری کۆمەڵایەتی بێنە بزانە ڕۆژانە سەدان حاڵەتی نشیاونە بەشمان هەیە لە ناو ئەم کۆمەڵگا چ پلانێکی وردی بۆ ئێستا ئەمڕۆ لە 8 مارسا بێت عەرزێکا بڵێ ئێمە توانیمان ئەوەندە چاکسازی بکەین بچۆرە ناو شەڵتەرەکان بچۆرە ناو بەشی چاکسازیەکانەوە بزانە ئەسڵەن حاڵاتی واد هەیەڵی ئەمە کۆمەڵگەی کوردستانی ئەم شتانەتیایە ڕوئەیە زۆر نامە و هینایانی ناتەندروستە لەگەڵ عالەمی مرۆڤ بوونا بەڵام لەگەڵەوە شاخەمساردێکی تەواو ئەبینین بۆیە باشترین خزمەت بە ئافرەت لە بریتە لەوەی کە بە شێوازێکی عەمەلی هەموو دەستگا پەیوەندیدارەکان بە پلانێکی ورد دا ڕێژرا و دیراسەکردن نەک بە زمانێکی زارێکی شەفەوی کە بەداخەوە جاری وا هەیە ئەم هەرێمە ئەکەینە جەنگەڵستانێ ئەو سەری دیار نییە جاری وایشەیە ئەیکێنە بە هەشتێک ئەو سەری دیار نییە بۆ چونکە بەڕاستی بە زمانی داتا قسە ناکەین بە زمانی توێژینەوە قسە ناکەین بە زمانێکی ڕەها لەسەر مەسەلەکان حەزی خۆمان چۆن خواستی ئەو گۆشەنیگایی کە هەرکەمە کەسەمان چۆن ئێبینی لەوێوە سەیری سپاس دەکەم قومری خان سەبارەت بە پێشێلکاریەکان پێدای حکوومەتش خۆی مەسەلەن هۆکارێکە بۆ بەردەوامیدان بە پێشێلکاریەکان یعنی چێوەی کە یاسای پێویستمان نەبێ بۆ کەمکردنەوەی توندتیژەکان چێوەشی کە خۆی مەسەلەن زۆر جار هۆکار بۆ نەبڕینی موچەی ئافرەتانی بێ سەرپەرش یا خودداوانەی چاودێری کۆمەڵایەتی حکوومەت خۆشی هۆکار بووە؟ لە ڕاستیە ئێمە لە هەرێمی کوردستان بە نسبەتی کۆی پرسەکان کە کۆی پرسی ژنی ژێکێکە لەو بابەتانە سەروەرنەبوونی یاسا خۆی یەکێکە لە گرفتە سەرەکیەکانی کۆمەڵگەی کوردی و بە تایبەت باشووری کوردستان کە یاساش هەبێ سەروەر نییە و یاسا جێبەجێ ناکرێ و دەسەڵاتی دادوەری و دادگاکان بێلایەن نین ئەمە حاڵەتێکی تر پاشان لە ڕاستیە ئەو ڕێکارانەی کە پێویستن بۆ ئەوەی ژنان بتوانن ژیانێکی ئاسوودەیان هەبێت وەکو ئەوەی کە باسی لێوە کراوە ئەتوانین بڵین زۆر جاریش کراوەتە بانگەشەی هەڵبژاردنەکان کە ژنان بڵین موچەیەکی ماڵەوەیان هەبێ ئێستا ئەو ژنانی کە بێسەرپەرشتن ئەو ژنانەی کە خاوەن پێداویستی تایبەتن ئەو ژنانی کە مناڵی خاوەن پێداویستی تایبەتیان هەیە بەڵام ئەمانە هەر لە قاڵبی دروست ماماوەتە و نەچوەتە قاڵبی جێبەجێکردن و بە شێوەیەکی گشتی ئێمە توانین بڵین لە هەرێمی کوردستان خەریکە ئێمە ئەگەڕێنەوە بۆ سەدەکانی ناوەڕاست بڵێن ژیانی چینایەتی و طبقاتی دروست بووە کەسانێکمان هەیە کە زۆر لە طبقەی سەرەوەن هەندی هەشمانە لە خوارەوە ئەمەش زەرمەندی سەرەکی تایە بەڕای من ژنانن لە کێشەی ئابووری و لە ژیانی طبقاتی و چینایەتی و لە بێپلانی و لە ناهەمواری بارودۆخی سیاسی و ناسەقامگیری ئابووری هەموو ئەمانە بە شێوەیەک لە شێوەکان بەرۆک بە تاکی کۆمەڵگە بەرۆک بە گەنجان و بەرۆک بە ژنانەگرێ و وای لێکات کە لە ڕووی دەرونیەوە کێشەی بۆ دروست بێ و شیرازەی خێزان تێکەچێت و شتێک نامێنێت کە ژن بتوانێت پشتی پێ بەسێ هەموو ئەمانە هۆکار و دەرەنجامی ئەو بێسیاسەتەی و ئەو دەسەڵاتە ناتەندروستەیە کە نەیتوانیوە بە پێی پێویست گرنگی بە سەرجەمچین و توێژەکانی کۆمەڵگە لە نێوان دیشیانە ژنان بدات. بەڵێ بەس ئەی حکوومەت لە ڕووی ئەوەی کە بەرەز خۆ داماژپێک زۆرجار دەستدرێ سێکسیە بووە لە کوردستانە لە کەمپی ئاوارەکان لەو کرێکارە نەبیانینەی کە لە ماڵەکاندا بڵێن کار دەکەن لە تۆڕە کۆمەڵایەتەکان سوکایەتی بۆ نمونە بە ئافرەت لە کەناڵەکانی ڕاگەاندن بەکارهێنانی ئافرەت لە ڕێکلامدا هیچ ڕێکارێکی پێویستیش لەمڕۆ نەگیراوەتە بەر؟
لە ڕاستیە ئەوەی کە ئێستا ینی ماوەیەک پێش ئێستا بەڕاستی بابەتێکی زۆر گرنگ و گەرم بوو لە ڕاگەیاندنەکانی زۆر باسی لێوە دەکرا ڕێژی تونند و تیژیەکان لە کەمپی ئاوارەکان بەرامبەر بە ژنان زیاتر و زیاتری کردبوو واتە ڕێژەکە زۆر هەڵکشا بوو و ئەو کرێکارانەی کە دەچوونە لە کرێکارە بیانیانی کە دەهاتن بە تایبەتی گێشەڵی سێکسیان پێدەکرا بەڵام تا ئێستا ئەو پرۆژە یاسایانەی کە خراونەتە بەردەمی پەرلەمان خوێندنەوەیان بۆ نەکراوە و بەڕاستی ئەتوانم بڵێم تا ڕادەیەک زۆربەی دانیشتوانی کوردستان و زۆربەی ژنان تەنانەت لە جێبەجێکردنی ئەو یاسایانەی کە خزمەت بە ئاشتی کۆمەڵایەتی دەکا هەر بە شێوەیەک لە شێوەکان بێهیوان بۆ نمونە ئێمە یاسای تونند و تیژی خێزانیمان هەیە بەڵام کاتێک کە بە دوواداچوونەکەی سیرەکەی بکوژانی ژنان ئەو کەسانی کە تونند و تیژی بەرامبەر بە ژنانەکرێن ئەگەر سەر بەلایەنێکی پەیوەندیدار و لایەنی دەسەڵات بن زۆر بە ئاسانی لە ژێر یاسا و لە ژێرباری یاسا دەرەچن و کەسی ژنیە بە دوواداچوونی پێویست بۆ ئەم بابەتانە بکە بۆیە لە ڕاستیە پێویستە هەموو ڕێکارە مەدەنی یاساییەکان بگیرێتە بەر بۆ ئەوەی ئێمە بتوانین خاوەنی کۆمەڵگەیەکی ئاشتی خواز و خاوەنی کۆمەڵگەیەکی تەندروست بین کە ژن و پیا و بتوانن بەبێ هیچ جیاوازیەک مافی هاوڵاتی بوون وەربگرن و بتوانن بە مافی ڕەوای خۆیان بگەن باشە بە کورتێگەر وەڵامی و پرسیارەشم دێتەوە سەبارەت بە ڕۆڵی ڕێکخراوەکان هیچ ڕۆڵێکیان هەبووە لە کەمکردنەوەی توندوتیژی بەتایبەتی مەسەڵەن ڕێکخراوە ئیسلامیەکان لە ڕووی پەروەردەکردن بۆ کەمکردنەوەی توندوتیژی لە ڕووی هاوکاریکردنی مەسەڵەن ئافرەتانی کەم دەرامەت ڕۆڵیان هەبووە بەڵێ ئەتوانین بڵێن ڕێکخراوەکان تا ڕادەیەک هەوڵی خۆیان داوە بەڵام هەوڵەکانیان لەوانەیە بە پێی پێویست نەبێ چونکە بە تایبەت ڕێکخراوە ئیسلامیەکان ئەو توانە مادی مرۆییەیان لە بەردەسانیە کە بتوانن دەم سەرجەم پرسەکانی کۆمەڵگەوە بن کە ئافرەتانی هەژار ئافرەتانی کەم سەرپەرشت مناڵانی هەتیو و پاشان کۆمەڵێ ئافرەتمان هەیە کە تا ئێستش بە جێماوی کارەساتی بەناو ئەنفالن و ئافرەتانی کیمیاباران و ئافرەتانی دەستی داعش کە بە جێماوی دەستی داعشن هەموو ئەمانە ئافرەتانی قوربانین لەو هەرێمە و پێویستە ئاوڕی جدیان لێ بدرێتەوە بۆیە ئەو کارانی کە ئەکرێت لە ئاستی تموحی ئێمەدانە هەرچەند هەوڵەکان هەموو خراونەتە گەڕ و هەوڵەکان زیاتر و زیاترەکرێن بەڵام پێویستمان بە پاڵپشتێکی بەهێزترە کە حکوومەت و دەسەڵات و پەرلەمانە و بەتایبەت دەسەڵاتی دادوەری سپاس دەکەم سەبری خان ئەوگەرم لای بەڕێزت سەبارەت بەوەی کە کەمێک باسی حکوومەتمان کرد بە یاساکانی پەرلەمان دەرچوون ئەو کارن بۆ کەمکردنەوەی توندوتیژی دژینە یاخود لە ڕووی خێزانیشەوە پەرۆدەی خێزانی ئێمە یارمەتی دەرە بۆ کەمکردنەوەی ئەو توندوتیژیانە لێنەوەن بەسەر هەردوو ڕاگەس البته همیشه یاسا به هەڵ گۆزراوی خواستی هین بێت هاوڵاتی بێت تاکەکان بێت ئەگەر هاتوو یاسایەکە تەرتیب کرد بەڵام ئاستی هۆشیاری کۆمەڵگات گۆڕانکاری تیا دروست نەکرد ناتوانێت ڕۆڵی کاریگەر ببینێ نمونە لەوە مەسلەی یاسای توندوتیژی خێزانی یعنی تۆ ییت ماف ئەیت بەم خێزانە تەلەفۆنێ بکات بۆ پۆلیس کاتێکە توندوتیژیە لە ناو خێزانەکە ڕوویە کاتێکە ئیکا کارەساتێکی قورستر بە دوای خۆیان هێنێ بۆ چونکە گۆڕانکاریت لە ئاستی ڕۆشنبیری خێزانیەکە دروست نەکردووە لە ئاستی ڕۆشنبیری تاکەکانە دروست نەکردووە یعنی هێشتر ئاستی هۆشیاری کۆمەڵگەکەی تۆ نەگەشتۆتەوەی هەندێک شت قوبوڵ بکای لە ڕووی نەریتیەوە کولتوری خۆیەوە کە یاساکە لە ئاستی خواستی کۆمەڵگانیە لە بری خزمەتکردنی دژی ئەوەستێتەوە کەواتە تۆ لەو کاتانە جارێکی ترە بێت چی بکەیت یەک ڕۆشنبیری گۆڕانکاری بەسەراهێنی یعنی ئەم خێزانە ئەگەر توانی لە ڕووی پەروەردەییەوە ڕۆشنبیریەکی باشت بۆ دروست کرد هەندێ هەنگاو هەن پێش یاساکە تۆ ئەبێ ئەم هەنگاوانت نابێ
ئایا چۆن لە ڕووی شەر ئەوەکەی دەستی کەسێگە بڕێک کە ئیتمام حجەی بە تەواوەتی لەسەر کرابێ لە هەموو ڕەهەندەکانەوە ئەو لە برسانە ئەمرێ دزیەگەکان ناتوانانی دەستی بڕی ئەمیش دنیایەک تونند و تیژی لە خێزانە دروزە بێ هەریەکەی هۆکارێکی بۆ شتێکی ترەگەڕێتەوە ناتوانانی یەکسەر بێ یاساکەی بەسەرا پسەپێنی کەواتە بێ بیت لە ڕەهەندەکانی ترەوە کارت لەسەر کردبێ هەموو تێپەڕاندی بێ دوجار ئەڵێ ئەگەر من پەروەردەم کردی بەم شێوازە ئابووریم بۆ چاکردی بەم شێوازە ڕۆشنبیریت گۆڕانکاری دروست بوو بەم شێوازە ئەگەر هەر لەگەڵەمانشانت کرد لە ڕووی یاساییەوە ئێمە بەم شێوازە عقوبەی تۆئی باش بەزۆکو پەروەردە خێزانەکەش کەم کوڕی زۆری تیا پەروەردە خێزانی بە دڵنیاییەوە بەداخەواڵین ئێمە زۆر هاوارمان کردووە لە زۆربەی یانیە توانین بڵێ مناسەباتەکانە بە دەنگی بەرز هاوارەکەین ئەڵین ئەم گەنجانی ئەمە جیلێک ڕۆژقی ناکە بەس ئەم گەنجانی کە ژیانی هاوسەرەتی دروستەکان کە ڕێژەی تەلاق بە یعنی کە ئێساڵێن لە سەدا 25 هەندێک محامی و هینەکانی دادوەری ئەڵێن زۆر لەوە تەجاوزیشی کردووە یعنی لە بەعزە شوێنێکە لە 45 تەجاوزی کردووە بەداخەوە ئەوەندە زۆرە هۆکارێکی بۆ چیە گەڕێتەوە ئەم گەنجانە ئامادە ناکرێن بۆ ئەم پرۆسەیە ئەم گەنجانە پێداویستی دروستکردنی ژیانی هاوسەرێتیان بۆ تەرتیب ناکرێ دوجار پرۆسەیەکی هێندە کاریگەر کە بنیادی ئەساسی دامەزراندنی کۆمەڵگەیەکی پێشکەوتووە لە دوای چەند مانگێک بە هەڵۆشانەوە کۆتایی پێهێنرێ کاتە ئەمانە هەمووی وابەستن پێکەوە کاک حەکیم یعنی ئێمە ناتوانین بڵێن ڕەهەندێ بگرین ئەوی کە فەرامۆش بکەین ئەبێ هەمووی پێکەوە وەکو دەستێک بە پرۆژە بە پلانی ورد پەروەردەی خۆی دیاری بکە ڕۆشنبیری هی خۆیەکات دارایی خۆیەکات کۆمەڵایەتی خۆیەکات لە دوای ساڵێک ئەڵێن ئێمە توانیمان لە ناو کۆمەڵگەی کوردستانیا ڕێژەی کێشەکان لە 120 بێنینە سەر لە وەزارەتەکانی حکوومەت هەمووی بەدڵنیایەوە هەموو پەروەردە بڵێن کاروباری کۆمەڵ بە دەرەجەی یەکەم ئەوان باڵا دەستن دوجاریش ئەم ڕێکخراوانەی کۆمەڵگەی مەدەنی و پێکهاتەکانی تر هەر هەمووی ڕۆڵی کاریگەریانە بێ ئەو کاتە ئەتوانین ساڵانە بڵێن ئەو تونند و تیژیانەیان ئەو کێشە کۆمەڵایەتیانەی لە ناو کۆمەلگاکەمانە هەیە بە پلانێکی وردی درێژخایەن توانیمان ڕێژەکە ئاوا دابەزێنین ساڵانە بەڵام ئەگەر بەم شێوازە هەڕەمەکێ بێت شەفەوی قسەکردنە بێت لەگەڵ یادێکە گەرمبوون و دوایی بیرچوونەوە بێت بەداخەوە وا نازانم بەرهێمسەرم بە کورتی بۆ کەمکردنەوەی تونوتیژی ئێستا ڕێکخراوێکێتی پیاوانیشمانەیە پێویستە ڕێکخراوەکانی ژنان و یەکێتی بۆستنە پیاوان بێکەوە کار بکەن بۆی کە ئەم تونوتیژیە کەم بکرێتەوە من ئەڵێم یعنی وەکو ئاماژەم پێکرد لەم یادانە بە پیاوانیش حزوریان هەبێ با ئێمە بە حاڵەتێکی جیاکاریە تێپەڕ نەبین چونکە لە ژنان لە هەر شوێنێکە بە جیاکاری کاریان کردوێ زەرێری گەوریان حتمما کاردانەوەیە ئەو کاتە توندوتیژیەکە بێتە کاردانەوە کار نییە بۆ چونکە ئەبێتە ڕەتفعلێ بۆ ئەوی کە بەرامبەری کراوە بەڵام ئەگەر ئێمە بە حیوار پێکەوە ئێمەی ژن و پیاوان لە ناو پارتە سیاسیەکە لە ناو کۆمەڵگەی مەدەنیە لە ناو دەستگا حکومیەکانە هەموو پێکەوە کارمان کرد و گفتوگۆیەکی وردی ئینسانیمان لەسەر مەسەلەکان کرد دەتوانین هاوکارێکی یەکتری بین. سپاس دەکەم خومیری خان بە کورتی دەقەیەکیش بۆ بەڕێزت چۆن تونتیژی کەم بکەینەوە سپاس دەکەم. بۆ کەمکردنەوەی توندوتیژی من پێم وایە سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەت و پەرلەمان و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و حکوومەت بەسەرجەم وەزارەتەکانەوە بەتایبەت وەزارەتی پەروەردە و وەزارەتی ڕۆشنبیری و هەموو هۆکارەکانی ئیعلام و ڕاگەیاندن پێویستە خەمیان خەمی کۆمەڵگە خەمیان خەمی پەروەردە و خەمیان خەمی خێزان بێت هەروەکو چۆن یەکەم ڕێکخراوی ئافرەتان کە لە ساڵی 1990 کە لە ئەستەمبوڵدا مەزرا خەمی سەرەکی ئەو خەمی پەروەردە و فێرکردن بوو پەروەردە و فێرکردنێک کە لەسەر بنەمای ئاینی پیرۆزی ئیسلام بێت بۆ ئەوەی بتوانین بەر بەو لێشاوە جەنجاڵە بگرین کە ڕووی لە کۆمەڵگەکەمان کردووە و هۆکارەکانی تەکنۆلۆژیا و گەشە سەندنی تەکنۆلۆژیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان و کەناڵە ئیعلامیەکان ڕۆڵی سەرەکیان هەیە لەو ئاڕاستە ناتەندروستەی کە ڕووی لە کۆمەڵگە کردووە بۆیە دەست لە ناو دەستیەک بۆ ڕێگەگرتن بە
بەو ناحەقی و ناعەدالەتیەی کە وا دەکات کۆمەڵگە بەرەو پشێوی و بەرەو نادادپەروەری و بەرەو ناعەدالەتی و بەرەو کۆمەڵگەیەکی ناتەندروست بڕوات. هیوادارم خەمەکە گەورەیە هەموو بیری لێ بکەینەوە کە نەهێڵین زیاتر لەوە گەورەتر بێت کە ڕێی پێنەگیرێت. سپاس بۆ بەرەزان قومەریە بەرزنجەی سکرتێری ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان لە هەولێرە و هەروە سەبری غەفار ئەندامی پێشووتری پەرلەمانی کوردستان لە سەدوی سەرگی. سپاس بۆ بینەرانی بەڕێز، سپاس بۆ هاوکارانم تا بەناوێکی دیکە خواتان لەگەڵ.